ام روجا بهرگز لیاد مانا چی تو همیشه لیاد مانا کرد همیشه وقت همون دزانین زجری کشا همیشه کاراسات اشتیوای بسر هاتو که کمین جار شری حالا بجا شری کیمیا باران کرا براستی همون لیاد مانا و زورش کاراساتی که دل تزین بو و همیشه همونده دل تزین بو که همیشه لیاد مانا و بهرگزش لبیر نکن. هیوادارین حکومت لەو ڕۆژەدا بەگشتی لە هەموو بارێکدا یارمەتی خەڵکی هەڵەبجە و زیانێک کەوتوانیم ئەو شارە بدات چونکە بەڕاستی ئەو یادێکی زۆر گەورەیە چونکە کورد لەو ڕۆژەدا گەورەترین و بەهێزترین زەربای پێکا لەلایەن دوژمنەوە بێز دەکا حکومەتی یاریمی کوردستان بە هەموو شێوەیەک بە هەموو هۆکارێک یارمەتی و میلەتە بدات و زیانێک کەوتوانە بدات. بەنسبەت هەڵەبجەی بەڕاستی شتێکی وایە کە لەبیر نەکرێتن چونکە کارەساتێکی گەورە بوو شتێکی وایە زۆر 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 گەورە بوو بە نسبەت کوردی پشتی مەشکاند و هەر شتێکیانش لە بۆ بکرێ هەرچیان لەو بکری هێشتان کەمە. از سرخوشی دیدم بو گلی کردستانی ملتی مای حالات چه سرخوشی دیدم گل او جیو ما گل که او جی کیشه ولی کردی ما ایرو خیام جا کردی ترکانی هم حالا کی یکی یعنی گل کشی که هم ناراحت بینه تا نو اول هم چند جارا دبینین که دوباره دکن هم گل کشی که یعنی ایشامه یعنی هم گل ناراحت بودم و چه یعنی از سرساخی جیبو گلی ما کردستانی همیه دیدم بو ملتی مای حالات چه سرساخی بو همه کردی مدام